بۆ نەسەلام نەکەلام وەچیە پاک لە بەدەهن بۆ سم کردیتەوە ها چی دروست کردووە؟ پاک لە بدەهن ئەوە چی و گوڵم بووە بێتاقەتە؟ لێم گەڕێ بێتاقەتم چێ بێتاقەتی کوردی بەس ناوەکەیم بەرە لە ماڵەتم چی بوو هیچ بووە؟ یەواش باوکم بێتاقەتمی کردووە خەجاڵەتم یانی باوکەی خەزوری من ئەکات بەڵێ توان عاجز مەبە بەخوا باوکە بێشعورە یینە ئەو شتە جوانە عاجزەکە بردو بدوێ فورسەتێکی قسە باسی باوکی من بەخراپی بکات شناکە من لەبەر خاتی تۆ ئاڵم بۆی دڵە بێتەوە جێی خۆی بەخاتری من بەخاتری من باسی باوکی من بەخراپی بکەی تۆزانی چییە؟ چ زوو بەمنونی باوکی منیش بی کە کچێکی وەها جوانی بەداوە ئەرێ دەباشە خۆ من چیم و تۆ ژنەکە ئەیلەوە قسەکیش کە قسە ناکەم تەواو من لەبەر خاتی تۆ ئاڵم باقلەشە نەخوات ناخۆم وەشەرەفم جعفەر قەدری پاقلە بەس لای تۆیە ئەوە بدیهن گەرمە شامی لەو خوارە پێی دەڵێن گوڵە کابان پاک بەخێر بیتەوە شاژن گەرمە شامیەکم بۆ کردووی دەرەجەیەک بۆ بێتاقەتە گوڵی من خوار ڕاوەسی بێتاقەت مە بەجارە با گۆرانێکی حەسەن زیرەکە بۆ بڵێم نەجیبەکەم دڵگیرەکەم ڕاوستە یەکەم شت نەجیبە نییە ئەمیرەکەمە دووەم شت حەسەن زیرەک نیم فات ئەحمەدە جوان گۆرانێکە لەبەرکە خۆم جەوم نییە وە شانسی من ئەم جەوە بۆچی پشیلەکە خواردی لێم گەڕا لەگەڵ دایکم بوو بەدەمە قاڵی و بە شەرمان باوەکو جارەکەی تر نەکەم عەقڵ بە ئەم جارەیان پشتی خێزانەکە بگرێ ئەوە بیلێ کوێیە؟ ئەوە بەس خۆمەزانم ئەزانین چۆن دایکە لەوانەیە مەبەستی ئەوە نەبوو بێ کە عەزیەتی تۆ بات تۆ ئاخر خۆشەویستی ئەوێت دایکە ژنێکی باش ڕێک و پێک بەخوا دۆمە لێنە دەست و پەنج سەیریکە یەکجار نەبی لە پشتی من بیت یەکجار نەبوو بڵی کە دایکە ژنێکی باشە کە چێ ژنەکەم من مەقسەدم خۆتە ئەری ئەی هاوار وەسفیەکەی وەی زەمیەکەی وەی نازانم قولی ژۆ بەجەڵ خۆما باشە گەرمە شامی ناخۆی گەرمە شامی وەرە دەبڕە لە ناموسە قەدری گەرمە شامی بەس لە سینەمایە ئاخ چۆن ئەم ژنە کڕین بە فیلمی سینەمایی تێناکەم